سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. هۆکاری بەشداری نەکردنی دکتۆر بەرهەم لە مەراسیمەکەی ئەمڕۆی بەغدا ئاشکرا دەکرێت. بڕیارە کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکات. هاوسەرۆکی پژاک داوای یەکخستنی خەبات دەکات دژی ئێران. پەروەردە باخچە و خوێندنگەکان لە مەترسێکی گەورە ئاگادار دەکاتەوە. هۆکاری بەشداری نەکردنی دکتۆر بەرهەم لە مەراسیمی دەست بەکاربوونی سەرۆکۆمەردا ئاشکرا دەکرێت و هیچ بەرپرسێکی باڵاش بەشداری مەراسیمەکەی نەکرد. پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتدا سەرۆکۆمەری نوێی عێراق دەست بەکار بوو. لە کۆشکی سەلام و لە مەراسیمەکەشدا هیچ کام لە بەرپرسانی باڵای عێراق ئامادە نەبوون. لە مەراسیمی دەست بەکاربوونی سەرۆکۆمەری نوێی عێراقدا هیچ کام لە بەرپرسانی باڵای عێراق بە نمونەی مستەفا کازمی سەرۆکوەزیران و محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان و کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکهێنانی کابینەی داهاتوو ئامادە نەبوون. با پێچەوانەوە لە مەراسیمەکەدا بەشێکی زۆر لە بەرپرسانی باڵای یەکێتی ئامادەبوون و مەراسیمەکە زیاتر وەک مەراسیمێکی حیزبی و خێزانی دەبینرا لە بری مەراسیمی پرۆتۆکۆلی. هاوکات دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆمەری پێشووی عێراق ئامادەی مەراسیمەکە نەبوو. باپی زانێرەکانی شارپرێس کە لە سەرجەوەیەکی نزیک لە دکتۆر بەرهەم ساڵحەوە دەستی کەوتووە هۆکاری بەشداری نەکردنەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرۆکایەتی کۆمەر بانگێژنامەی ئاراستەی دکتۆر بەرهەم نەکردووە و هیچ زانیاریەک لەسەر کات و ڕۆژی مەراسیمەکە نەدراوەتە سەرۆکۆمەری پێشووی عێراق تا ئامادە بێت. عەبدوڵڵا ئەلیاوایی ڕاوێژکاری دکتۆر لەتیف ڕەشید سەرۆکۆمەری نوێی عێراق بە میدیەکانی وتووە هۆکاری بانگێژنەکردنی دکتۆر بەرهەم دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێمان وا بۆ دکتۆر بەرهەم خۆی خاوەن ماڵە و پێویست بە بانگێشکردن ناکات. بڕیارە لەم هەفتەیەدا محەممەد شیا سۆدانی کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکات و پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت بە مەرجی جێبەجێکردنی داواکاریەکانی کورد ئێمە بەشداری حکوومەتی سۆدانی دەکەین. دکتۆر سەباح سۆبحی پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی ڕایگەاند سۆدانی لەگەڵ هەموو لایەنەکان دەستی بە جوڵەیەکی باش کردووە بەپێی ئەو ڕێکەوتنەی کە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتی لەسەر دروستکراوە. ئێمە ژوارەکەیکی استراتیژیمان ئامادە کردووە بەو مەرجەی مافەکانی کورد و هەرێمی کوردستان جێگیر بکرێت لە چوارچێوەی ئەو هاوپەیمانێتیە. ئەو پەرلەمانتاری پارتی دەژڵێت بڕیارە لەم هەفتەیەدا محەممەد شیا سۆدانی سەردانی هەرێمی کوردستان بکات. هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک داوای یەکخستنی خەباتی گەلانی ئێران دەکات و دەڵێت ئەو شۆڕشەی دەستی پێکردووە شۆڕشی گەلانە بە پێشەنگی ژنی کورد. سیامەندی معینی هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک ڕایگەیاند ئێستا لە قۆناغێکی گرنگی مێژووداین و پێویستە گەلانی ئێران خەباتیان یەک بخەن. وتیشی ئێستا گەلانی ئێران لە شۆڕشدان و شۆڕشەکەش بە پێشەوای ژنی کووردا. چەند جارێک پرۆژەی خۆبەڕێوەبەریمان تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستان پێشکەشی کۆماری ئیسلامی ئێران کردووە بەڵام ڕەت کراوەتەوە. باسی لەوەش کردووە ئیتر گەلانی ئێران ناگەڕێنەوە قۆناغی ڕابردوو. ئەم هەنگاوە بۆتە شۆڕشێک و دەنگدانەوەی ئەم شۆڕشە گەیشتووەتە سەرجەم وڵاتانی جیهان. بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی داوای لەسەر جەم خوێندنگەکان و باخچەکانی ساوایانی پارێزگاکە کردووە ئەو بڕەنەوتەی پێیان درەوە بە هیچ جۆرێک بەکاری نەهێنن تا ئەو کاتەی ئاگادار دەکرێنەوە لە بەکارهێنانی. ئەمڕۆ دووشەممە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی ڕاگەندراوێکی بڵاوکردەوە و تێیدا هاتووە داوا لەسەر جەم خوێندنگەکان و باخچەکانی ساوایان دەکەین ئەو بڕەنەوتەی پێیان دراوە بە هیچ جۆرێک بەکاری نەهێنن تا ئەو کاتەی ئاگادار دەکرێنەوە لەبارەی سەلامەتی بەکارهێنانی. ئەمەش لە دوای ئەوە هات بەیانی ئەمڕۆ کۆگای قوتابخانەی بەردەکەڕ لە تانجەرۆی سلێمانی ئاگری گرت بەهۆی ئەوەی حکوومەت لە برینەوت بنزینی دابوو پێیان. هاوکات بەهۆی ڕووداوەکەوە 3 کەس بریندار بوو. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربە.